ڕێکخراوی سەلاحەدینی ئەیوبی خێرخوازی کوردیە لە عەمان. ئەم ڕێکخراوە لەلایەن سەعەد جومعە کوردی لە ساڵی 1970 دامەزراوە. بە ئامانجی یارمەتیدانی خانەوادە هەژارە کوردەکانی شانشینی ئوردنی هاشمی و بەرزڕاگرتنی ناوی کوردیە لەم شانشینە. ئەوان هیچ هاو ئاهەنگیەکیان لەگەڵ حکوومەت و ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان نییە و دەیانەوێت لە ڕێگەی ڕووداوەوە درگایەکی پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستان بکرێتەوە. دوێ هەر ساڵ چالاکیên me yên جۆر بە جۆر هەبن وەکە جەژنا نەڤرۆزê û veşandin û nûkirina navê Selahedîn Eyyûbî û giringîdan bi vankarên ku vî kirine. Lê demekê vê rêxistinê karên xwe gelekî bi sistî bi rêve dibir. Lê niha em dixwazin careke din vê vejîdin weke malbatên Kurdî û rêkxistineke Kurdî. Ez nû hatime û bûme serokê vê rêkxistinê û tu hevahengiya me tune ye û em hêvîdarin ku di pêşerojê de têkilî û hevahengiya me hebe. بە پێی ئامارێکی ڕێکخراوی سەلاحەدینی ئەیوبی نزیکەی 800,000 کورد لە ئوردن هەن. Urdin pêşî piştre Haşimî damezrênerê Rûmeta dîrokî ku Firas Faiz Mesûd Kurdî nivîsiye. Ev pirtûk behsa dewleta Haşimî û rola Kurda di wê de dike. Ev girîngtirîn pirtûk e di vê pirtûkxaneyê de. Motivasyon û amadebûna me li vê derê ji bo wêyekî ye ku vê rêxistinê pêş bixin û zimanê Kurdî vejînin. Zêdetirîn ciwanên wekî min û ji min biçûktir û mezintir fêrî zimanê Kurdî bikin. لە سەرەتای دامەزراندنی ئەم ڕێکخراوە مانگانە گۆڤارێکیان بە ناوی ڕۆناهی بە زمانی کوردی چاپ دەکرا. بەڵام ماوەی 20 ساڵە هیچ ڕۆژنامە و گۆڤارێک لەم وڵاتە بە زمانی کوردی بوونی نییە. گۆڤاری بالعەرەبی کوردستان واتە بە زمانی عەرەبی دەربارەی کوردستان و توێژ دەکرێتن. ئەم گۆڤارە مانگانە دەگاتە ئێرە بۆ ئەو کوردانێکەوە لێرە دەژین دەربارەی کللتور و هەروەها ئەو ژیانێکەوە لە هەرێمی کوردستان چۆن دەگوزارێتن. لەنێو ئەو گۆڤارە مانگانە بۆ کوردانی ئوردن و بەتایبەت ئەوانێکەوە لە پایتەختی ئوردن دەژین عەمان لێرە دەتوان لە ڕێگەی ئەم گۆڤارەوە هەم وێنەکان ببین هەمیش دەربارەی ئەو ڕووداوانێکەوە بە هەرێمی کوردستاندا تێدەپەڕن مانگانە لە ڕێگەی ئەم گۆڤارەوە ئاشنای ببن. ڕێکخراوی سەلاحەدینی ئەیوبی لە 9 ئەندام پێک دێت و هەر 3 ساڵ جارێک هەڵدەبژێردرێن. ئەویش لەژێر چاودێری وەزارەتی گەشەپێدانی کۆمەڵایەتی. وەزارەت التەنمیە الاجتیماعیە وەزارەتا پێشخستنە جڤاکی gelek rêz û spasiya me dike û ragihand ku hûn di nav 5 rêxistinên herî baş de ne li şanişîna Urduna Haşimî. في المملكة الأردنية الهاشمية. هۆز و خانەوادە کوردیەکانی ئوردن بە بنچینەی دامەزراندنی شانشینی ئوردنی هاشمی دادەنرێن و نزیکەی 1200 ساڵە لەم وڵاتە وەک نەتەوەیەک بەشداری کارایان لە ئوردنی کۆن و نوێ هەیە. دیارترین پۆست و پلاکە کوردەکان لەم شانشینە پێی گەیشتون پۆستی سەرۆکوەزیرانە کە لەلایەن سەعەد جومعە کوردیەوە دامەزرێنەری ڕێکخراوی سەلاحەدینی ئەیوبی لە ساڵی 1967 بەڕێوە براوە. سەفە گۆران ڕووداو عەمان.